هونەرمەند محەممەد عەباس بارام کەیکێکە لە دەنگە پرسۆز و ڕەسەن و پڕهەستەکانی هونەری کوردی کە خاوەنستایلێکی تایبەت بەخۆی بووە لە یەکەمین ساڵیادی کۆچی دوایی هونەرمەندی ئازیز هونەرمەند محەممەد عەباس بارامدا هونەرمەندی گەورەی کوردستان هونەرمەند زیاد ئەسعەد لە تۆمارێکی دەنگی تۆمارکراودا وەک وەفایەک بۆ ئەو هونەرمەندە باز لە ئەوا کات کە چۆن بۆ یەکەم جار یەکیان بینیوە باز لەوا کات کە چۆن سەرسام بووە بە هونەرمەند محەممەد عەباس بارام و باز لە یەکەم یەک بینینی خۆی کات لەگەڵ هونەرمەندی کۆچکرد و هونەرمەند محەممەد عەباس بارام بێگومان ئەم پەیامەی هونەرمەند زیاد ئەسعەد وەکو وەفایەکە و شایانی دەستخۆشێکی زۆرە کە گرنگە گەورەیە کە ئەوەندە هونەرمەندان وەفایان بۆ یەکتری هەبێت هەرچەندە ئەو هونەرمەندەی هاوڕێی کۆچی دواییشی کردبێت بەڵام ئەم هونەرمەندە لەبیری نەکردووە و وەفای هەیە بۆ هونەرمەندە و لە ئێستادا و لە یەکەم ساڵیادی کۆچی دوایی هونەرمەند محەممەد عەباس بارامدا لە تۆمارێکی دەنگیدا تایبەت بە کورسات تایبەت بە کورسات مەگەزین ئەم تۆماری بۆ ناردوین و ئێمەش پێشکەشی ئەوەیەکەین فەرمان. سەرەتای ئاشنابوونم بە مامۆستای گەورە هونەرمەندی بەڕێز محەممەد عەباس بارام لە ڕێگای ئەو چەند بەرهەمە ناوازەوە بوو کە لە رادیۆی بەغدا بەشی کوردی یا تەلەڤیزیۆنی کەرکووک بڵاو دەکرانەوە. ئەو کاتە کۆتایی هەفتاکان بوو ساڵی هەفتاکان ئیتر من شتەمەنێکی ئەوەندە زۆرم نەبوو بەڵام زۆر سەرسام بووم بەو بەرهەمە ناوازە و سحر ئامێز و سەرنج ڕاکێشانە. ئیتر وەک مێرد منداڵێک ئارەزوومەوە بوو ڕۆژێک لە ڕۆژان ئەو هونەرمەندە بەرزە ببینم تا ئەو ڕێکەوتە ڕوویدا لە ساڵی 2000 و نازانم 2000ەکان بەڵام نازانم 2000 چەند لە شەو ئاهەنگێک کە سالار مەحموودی هونەرمەند هەڵسا بوو بە ئەنجامدانی. ئیتر لێ مامۆستام بینی پێی ئاشنا بووم هەردووکمان لەوێ میوان بووین هەردووکمان وەک گۆرانی بێژ بەشدار بووین. تر زۆر خۆشحاڵ بووم ئەو کاتە هەستم بە شانازیە کرد کە لەگەڵ مامۆستای خۆم لەگەڵ هونەرمەندێکی یاوە گەورە لە هەمان مەسرح لە هەمان شوێن گۆرانیاڵێم. هەردووای ئەو بەرنامەیە چەند ڕۆژێک دواتر ئیتر مامۆستا بۆ چاو بۆ پێکەوتنێک بانگەشت کرابوو بۆ رادیۆی بەشی کوردی لە ستۆکۆڵم. ئیتر ئەو کاتە کە ڕەسمی جەلال هونەرمەند ڕەسمی جەلال بەڕێوەبەری رادیۆکە بوو. ئەو کەسەی ئەو پێشکەشکارەی کە تەکلیف کرابوو بۆی چاو پێکەوتنەکە لەگەڵ مامۆستا ئەنجامدا دیارە بە هەرەوە کارێک نەیتوانی بووبێ. ئەوانیش داوایان لە من کرد بەو کارە هەڵبستم. من زۆر بە خۆشحاڵیەوە ئیتر ئەو چاو پێکەوتم لەگەڵ کرد یانی زیاتر ئاشنا بووم بە مامۆستا محەممەد عەباس بارام. ئیتر توانیمان ژمارە تەلەفۆن بگۆڕینەوە و هەندێک ئال و گۆڕی زانیاری و هونەریش بکەین لەو کاتەیە. مامۆستا محەممەد عەباس بارام هونەرمەندێکی ئەوەندە سەلیقە جوان بوو. ئەو چەند میلودی کە دروستی کرد بوو کاریگەری لەسەر هونەرمەندانی گەورەی ڕۆژهەڵات بە تایبەت شاری سنە کە ئەوان بۆ ئێمە هەمیشە قوتابخانە بوون مەدرسە بوون. کاریگەری لەسەر ئەوان جێهێشتووە هاتوونە گۆرانەکە ئەویان وتۆتەوە وەکو فەیروزخانی سابووری ئیسماعیلی سابووری. ئێستا لە خەیاڵم نیوە بزانم هیچ تریش وتویانەتەوە. بەرحاڵ دەمێ بڵێم کە چەندە هەست ناسک بووە کە چەندە میلۆدیەکەی بەرز بووە کە هونەرمەندە بەرزانە هاتوونە ئەو میلۆدیان وتۆتەوە. ئیتر دوای نەخۆشیەکەم کۆنتاکتمان هەبوو هەمیشە هەفتانە یعنی چەند جار هەفتانە تقریبان 3 شەو لە هەفتەیەکدا بەڵێ 4 شەو وڵڵا. ئیتر هەمیشە قسەمان کردووە و کراوە بۆ لەگەڵ من بە تایبەت هەموو شتێکمان وتووە خۆش مەشرەب بووە زۆر. ئیتر یعنی مەبەستمەی بەڵێم زۆر نزیک بوو بۆ زیاتر هەست بە دووریەکە یەکەم. ئێستا لە کۆتاییدا دەمێ بڵێم مامۆستای ئازیز ڕوحت شاد یادت 1000 جار بەخێر خۆشمان دەوێی هەمیشە لە یادمانێ. زیاد ئەسعەد.